بەڕێزانم کاتەوە و کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت لە شوێنێک بینەریە من سڵاوی گەرمی کارمەندانی ناتتان لەبێت. دوێنێ لە ئەمریکا هەڵبژاردننی نیوەیی بەڕێوە چوو. هەڵبژاردننی نیوەیی دیارە مەبەستلەوەیە کە لە نیوەی ویلایەتی سەرۆک کۆماری ئەمریکادا بەڕێوە دەچێت کە 2 ساڵ پێش ئێستا باراک ئۆباما کاندیدی دیموکراتەکان جارێکی تر بە سەرۆشی ئەمریکا هەڵبژێڕایەوە و بەڵام لەو ساڵەدا هەڵبژاردننی ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بەڕێوە ناچێت بەڵکو پاش تێپەڕبوونی 2 ساڵ ئەو هەڵبژاردنانە بەڕێوە دەچن. بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکانی دوێنێ جارێکی تر کۆماریەکان توانیان زۆرینە لە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکاشدا بەدەست بێننەوە. لە ئەنجومەنی پیراندا لە ئێستادا کۆماریەکان 52 کورسیان لە کۆی 100 کورسی ئەنجومەنی پیران بەدەستەوەی هاوکات لە ئەنجومەنی نوێنەرانیشدا بە نزیکەیی 14 تا 18 کورسی لە پێش دیموکراتەکانەوە. ئەم حاڵەتە واتە هەژمونی لایەنێک بەسەر ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەراندا و لە بەرامبەریشدا سەرۆک لە لایەنەکەی بەرامبەر چەند جارێکە لە ئەمریکا دووبارە دەبێتەوە. ئەم حاڵەتە لە ساڵی 86 لەگەڵ سەرۆک ڕێگان دووبارە بوو و پاشان لە سەردەمی سەرۆک کلینتۆن و دواتر لە سەردەمی جۆرج بوش و ئێستاش لە سەردەمی باراک ئۆبامادا جارێکی تر دووبارە دەبێتەوە. هەژمونی کۆماریەکان بەسەر ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیراندا و بوونی سەرۆکیش لە دیموکراتەکان چه کاریگەریەکی لەسەر سیاسەتی ئەمریکا دەبێت. ئێمە دەمانوێت زیاتر نیگا بخێنە سەر ئەوەی کە ئایا کاریگەری ئەم هەڵبژاردنانە لەسەر سیاسەتی دەرەکی ئەمریکا و بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی تریش لە عێراق و سووریادا چی دەبێت؟ ئایا هەژمونی کۆماریەکان بەسەر ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیراندا دەبێتە هۆی گۆڕانی سیاسەتی ئێستای ئەمریکا لە ناوچەکەدا؟ ئەگەر دەبێتە هۆی گۆڕانی ئەوە بە چه ئاڕاستەیەکدا دەڕوات؟ ئایا ئەگەر هەیە جارێکی تر کۆماریەکان فشار بکەن بۆ بەکارهێنانی هێز بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە؟ هەموو ئەمانە دەکەنێت تەوری ئەم کاتژمێرەی ڕووماڵەکەمان و بە سوپاسەوە هەرێکە لە بەڕێزان مامۆستا فەرهاد جەلال مامۆستای زانکۆ و هەڵگری بڕوانامەی ماستەر لە سیاسەتی نێودەوڵەتیدا لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە، هەروەها ڕۆژنامەنووس دەخیل شەمۆ لە واشنگتۆنەوە ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێت. مامۆستا بەخێر بێت بۆ ستۆدیۆی نارتی. سپاس دەکەم. ئەم هەڵبژاردنانە ئێستا ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەران لەژێر هەژمونی کۆماریەکاندایە و سەرۆکیش لە دیموکراتەکانە چی لە سیاسەتی دەرەکی ئەمریکا دەگۆڕێت؟ سەرتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەران و بۆ میوانەکەشمان لە واشنگتن. پێم وایە گۆڕانکاریەکی کەم لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕۆدات، ئەویش لەبەر چەند فاکتەرێکی گرنگ. یەکەمیانەوەی کە پێویستە بزانین دەسەڵات لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا تاکوی سەبەدەست دیموکراتەکانەوەی واتە دەسەڵاتی سەرۆکایەتیواتەوە تا ئێستا باراک ئۆباما سەرۆکی وڵاتە گرتوەکانی ئەمریکا. بۆچی دەسەڵاتی سەرۆک گرنگە لەوێت؟ چونکە هەڵبژاردننی بڕیاری دەرەکی وڵاتە گرتوەکانی ئەمریکا بە شێوەیەکی فعلی لە کۆتاییدا بەدەست سەرۆکی وڵاتە. ڕاستە لە دروستکردنی بڕیاری سیاسەتی دەرەکی یا کۆمەڵی مؤسسات و دامەزرا لە وڵاتە بەشداریەکە بە تایبەتی وەزارەتی بەرگری پنتاگۆن و هەروە وەزارەتی دەرەوە و هەروە دەستگای مخابڕاتی وڵاتە و هەروە ئەنجومەنی ئەمنی قەومی وڵاتە گرتوەکانی ئەمریکا و هەروە مؤسساتی بەحسی و ڕایگشتی وڵاتەش بە شێوەیەک لە شێوەکانمانە هەموو بەشدارن لە دروستکردنی بڕیارە. بەڵام لە هەڵبژاردننی بڕیارەکەدا دوجار بەدەست سەرۆکی وڵاتە گرتوەکانی ئەمریکا. ئەو کاتە لە کاتێک ئەگەر کێشەی بۆ سەرۆک دروست بێت لە بڕیاردانی کۆتاییدا سەرۆکی وڵات مافی بەکارهێنانی ڤیتۆی هەیە، کەواتە خاڵیەکەم ئەوەیە کە دەسەڵات لە دەستی دیموکراتەکانە نەڕۆیشتە بە مەنەفعەکەی تەنها لە حاڵەتی تەشریعیەوە لە یاسادانەوە لە داڕشتنی یاساکانە و لە بەشداریکردن لە داڕشتنی بڕیارەکانە گۆڕانکاری باشە. بەڵام لە زۆر حاڵەتی سیاسەتی دەرەکیە سەرۆکی ئەمریکا نابێ بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پیران، ینی نابێ ئەنجومەنی پیران پەسەندی ئەو پرۆژەی سەرۆک بکە اینجا جێبەجێ بکە. ئەوەیە کە منەمێ وەڵامەکەمی پێتاوەکەم من وتم گۆڕانکاریەکی کەماتە نەموت هیچ گۆڕانکاری ڕووناتە، بەڵام وەڵامەکەی منەوەیە کە نابێت چاوەڕێی گۆڕانکاری ڕیشەیی بکەین، چونکە گۆڕانکاری ڕیشەیی بەهۆی هەڵبژاردنێکی نوێکردنەوەی نیوەیی ئاسان نییە لە ناوەڕاستی ماوەی ویلایەتی سەرۆشێکە بۆ شێوە ڕیشەیی ڕووبات. ئەمە لە فترەکانی پێش و شاگ لە پێشەکە ئاماژەت پێکرد کە کاتێک لە نوێکردنەوەی نیوەی دامانی کۆنگرێسا چ ئەنجومەنی پیرانێت چ ئەنجومەنی نوێنەرانەوەی ڕوویداوە، بەڵام مانایەوە نییە تەواو سەر لەبەری سیاسەتی دەرەوەی وڵاتە بە شێوەی ڕیشەی گۆڕانی بەسەرهاتووە. گۆڕانێکی کەم ڕوودات واتە دەبێت پێش چاوەڕوانی گۆڕانێکی کەم بکەین بە تایبەتی لەو ناوچانی کە بە ناوچەی گەرم یا کێشەی گەرمی تیا ڕۆدات. بەڵام ئەم گۆڕانکاریە ئەوە نییە کە بڵێن گۆڕانکاریی ڕیشەیە، واتە
نابێ بە درێژکراوی فتری پێش ئۆبامای لە قەڵم دەمێنی کۆمارەکان ئێستا سەکەوتنێکی گەوران بەدەستیان لەسەر ئاسی کۆنگراسی وڵاتە ئیتر فترەی ویلایەتی جۆر بۆشی کورد درێژەیەکێشەوە دووبارە بێتەوە کە پەریتی و لە تەدەخولێکی سەربازی بە ساحەیەکی فراوان بە تایبەتی لە سەردەمی ویلایەتی یەکەمی ئەو سەرۆکەتا کە دوو جەنگی فراوانی ڕوودا واتە گۆڕانکاریەکی ڕیشەیی نابێت چاڕوانکە بن گۆڕانکاریەکی کەم هۆکاری یەکەم ڕوون کردەوە کە بۆچی نەبێت کە پێویستە بە دروستکردنی بڕیار لە سیاسەتی درۆیە لە وڵاتە هۆکاری دومیان پەیوەندی بە دۆخی ئێستای ئەمریکاوە هەیە ئەمریکا لە ئێستادا وەکو فتەی پێشووی دوای جەنگی سارد نییە کە لە ساڵی 1990 بۆ 2023 دەست پێکاتیان تا ئەگەر زیاتر بڕین تا کۆتایی ئیدارەکەی جۆربەش کرد کە لەو کاتەیە بە سەردەمی تاقوتبی ئەمریکا سەردەمەکە هەژبوونەکە سیاسەتی نێودوڵەتی هەژبوونێکی ئەمریکی بەسەرەوە لە ئێستادا کۆتایی بە سەردەمی تاک هەژبوونی ئەمریکا هاتووە عادە تەوزیعی هێز بووە لەسەر ئاستی گیان بە تایەتی لەسەر ئاسی هەرێمە جیاوازەکان واتە منافسی هەرێمی دروست بووە بۆ نمونە لە ئەوروپا رووسیا جارێکی هاتۆتە مەیدانەکە لەسەر ئاسی شەرقی ئاسیا سین ینی چین منافسێکی هەرێمی گەورەی و جگەلەوەی لەسەر ئاسی نێودوڵەتی ڕێشتا ئەم سەرەتاچیەکە لەسەر ئاستی هەرێمی ڕۆژڵاتی ناوەڕاست هێز ئەقلیمیەکان کاریگەرن جگەلەوەی کۆمەڵی هێز کە ملزم نین بە ڕێساکانی گەمەکردن لە سیاسەتی نێودوڵەتیاوە ئەو هێزانی کە لە خوار دەوڵەتەوە نێشان نەگەشتمە تاسی دەوڵەت ئەو هێزە پەرتەوازانی کە تابعێکی تایفی یا ئتنی قومی دینیان هەیە کە ئەمانە پابەنین بە مەسئولیەتی نێودوڵەتی هەموو ئەمانەوە ئاکات کە تواناکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای مەحدود کردووە کە بەو شێوەی لە پێشوودا مامەڵی کردووە لە سەردەمی تاگەشتبوونیدا واتە لە دوای جەنگی سادۆ دیسان و درێژە بەو سیاسەتە بە بەڵام لەگەڵەوەشتا دەبێت چاڕوانی کۆمەڵی گۆڕانکاری کەم بکەین چونکە سەرکەوتنی کۆماریەکان لە کۆنگرێس چ بە لە ئەنجومەنی پیران بێ بە دەرەجەی یەک کە بەشدارێکی فعلیەکەن لە داڕشتنی بڕیاردا چ لە ئەنجومەنی نوێنەرانیش بێ کاریگەری بۆ سیاسەتەکانی ئۆباماکە لە ناوخۆ لە دەرویشتە ئەگەر بزانین کاریگەرێکە چێ پێویستە ڕەچاوی ئۆکەین کە دیموکراتەکان و کۆمارەکان گرنگی بەچێ دەن لە سیاسەت جێرەوە هەردوو لەم دوو حیزبە بە حیزبی تەدەخولی لە سیاسەتە داڕێت بەڵام تەدەخولەکان لە چ ئاسیتەیە دیموکراتەکان هێندەی تەدەخول لە سیاسەتی ناوخۆی وڵاتەکەن هێندە مهتەم نین بە سیاسەتی دەرەوە بەراورد بە کۆمارەکان بە پێچوانەوە زۆرترین مەساحە لە ناوخوا بەجێڵن بۆ هاوڵاتیان بەڵام زۆرترین مەساحە لە دەرەوە بۆ بڕیارە سیاسەکانی خۆیان قۆڕەکەن لێرەوە بێت تێبینیکەین جیاوازی گەورەی نێوان دیموکراتەکان بە تایبەتی ئۆبامە لەگەڵ کۆمارەکان ئەوەیە کە ئۆباما زیاتر گرنگی بە سیاسەتی ناوخۆیەدات و لەم ڕۆژەوە کۆمارەکان دەتوانن لە کاتی داڕشتنی بڕیارەکان تایبەت بە سیاسەتی ناوخۆ بۆ نمونە لە گرنگیدان بە بیمەی تەندروستی بە باج بە سیاسەتە اقتصادەکانی تر تووشی کێشەیە بنەوە بە تایەتی بە بودجە بینیمان لە ڕابردوودا کە کێشەی بودجیان بۆ دروست بوو لەم کاتەدا ئەوی کە تەسیرێ بێ وەسە سیاسەتی دەرەوەی بریتە لەوەی کە ئۆباما ناچارە بۆ ڕاستیکردنی کۆماریەکان لە موافقکردن لە سیاسەتە ناوخۆیەکاندا تۆزێک مساوامە بکەواتە سازشکە لەسەر ئاسی سیاسەتی دەرەوە کاتە کۆمارەکانی شتوانن کۆمەڵ باشەمە تاچەند ئەگەری هەیە کە بۆ نمونە لە مامەڵەکردن لەگەڵ مەلەفێکی وەکو مەلەفی نەوەی ئێرانە ئەمریکا جارێکتە پەنا بۆەوە بێت کە سزا بەکاربێنێ یان بۆ نمونە هێز بەکاربێنێ یان لە عێراق و سووریا بۆ نمونە هێز بەکاربێنێتەوە ژاڵیکتر یەکێ لەو تەسیرانی کە لە سیاسەتی دەرەوە ئەبێتم سەرکەوتنانی کۆماریەکان لە هەڵبژاردنەکانە بریتە لە تەسیرکردن لە سیاسەتەکانی لەسەر مەلەفە جیاوازەکانی دنیا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام وەکوتم تەسیرەکان نسبیە بێ ڕەنگە گرنگی و ئەولەویەتی ئەم مەلەفانە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا با بڵێن لە قەزە جیاوازەکانە جیاواز بێ من پێم وایە بە دەرەجەیەک تەرکیز دەکرێتە سەر قەزەی سووریا و داعش و عێراق واتە مەلەفی ئێران مەرتەبەیەکی نزمتری هەیە لە باشە لە مەلەفی سووریایە ینی ببوورە لە مەلەفی سووریا پێت وایە کە ئێمە ئاشکرا ینی لە ڕابردووشە ئەو ئەزمونە هەبووە کە کۆمارێکان زیاتر لانی عسکەری بەسەریان نازاڵەوە بڕوایان بە بەکارهێنانی هێز هەیە لە دەروی ئەمریکا ینی پێ دوای ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ فشار خستنە سەر ئۆباما کە سووریا زوو بە زوو ئەگەر بە هێزیش بێت یەکلاکاتەوە پێم وایە سووریا یەکەم ڕەشەح بێ قەزەی سووریا و بەردەوی سووریا بەلایەکە بۆ خستنی بەلایەکە یەکەم مەلەفی مڕەشەح بێ بۆ مامەڵەکردنی کۆماریەکان لە زەخستنە سەر ئۆباما من پێم وایە وەکوتم کۆمەڵێک گۆڕانکاری کەم ڕۆدا لە سیاسەتی دەرەوە لەو گۆڕانکارێکەمە سووریا مەلەفی سووریا مڕەشەحی یەکەمە بێت چونکە پێم وایە ناوچەیەکی گەرمە ئێستا بۆ نائستقراری لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی سەرنجدانی ڕێکخراوێکی وەکو داعش کە لە عێراق و سووریادا ڕوویداوە
نەنجیەکی گەورەی بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و سیاسەتی ئەمریکا و هەیمانە و هەژمون و سەنای ئەمریکا دروست کردووە چ لەسەر ئاسی نێودەوڵەتی چ لەسەر ئاسی هەرمی ڕۆژهەڵاتی ناڕاست. بۆیە ئەو زەختانەی کە کۆماریەکانی کەن بۆ تەسیرکردن لە سیاسەتی دەرەوەی ئۆباما بە دەرەجەیەک تەرکیز دەکاتە سەر سووریا و سەر داعش. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تەدەخولێکی سەربازی فراوان بەو شێوەیە کە لە عێراق و لە ئەفغانستانە ڕووبات. من پێم وایە تەرکیزەکە زیاتر تەسیرەکە زیاتر بۆ ئاڕاستە بێت کە هاوپەیمانێتی نێودەوڵەتەکە زیاتر توونکەنەوە و هەوڵ بن هێز ئەقلیمیەکان زیاتر بەشداری پێ بکەن. ئەگەر بە شێوەیەکی سنوورداریش بێ ئەمریکا بە سەربازی خۆی بەشداری پێ بکە هەوڵەدات کە ئەم مەلەفە یەکلای کاتەوە. بەڵام بەو شێوەی جەنگی عێراق نابێت کە بە تەنها بە سەربازەکانی ئەمریکا و بەریتانیا و کۆمەڵی وڵاتی تر هەوڵە زیاتر هاوپەیمانەکە تون کاتەوە لەسەر ئاسی تونکردنی. بەڵێ زۆر باشە مامۆستا وەکو ئاماژەمان پێەیە ئەم حاڵەتە چەند جارێکی کە لە مێژوو ئەمریکایان ڕوویاوە. ساڵی 86 لە سەردەمی سەرۆڕگیانە ڕوویاوە، لە سەردەمی بیل کلینتۆن بە هەماشەوە ڕوویاوە، لە سەردەمی جۆرج بوشی کوڕاجارێکە بە هەماشەوە هەڕوویاوەتەوە. کاریگەری ئەمە لە ڕابردووە چی بووە و تا چەند ئەگەر هەیە کە ئەوەی لە ڕابردوو ڕوویاوە لە ئێستا جارێکە ڕووباتەوە. سەرەتای کاریگەریەکان پێم وایە لەسەر ئاسی سیاسەتی ناوخۆی وڵات سەرۆک ناچارە کۆمەڵی گۆڕانکاریکە تەنانەت لەوانەیە بە گۆڕانکاری لە کۆمەڵی کەسا لە کۆمەڵی پۆستا ڕووبات. لە سەردەمی جۆرج بوشی کوڕدا بینیمان دوای سەرکەوتنی دیموکراتەکان لە هەڵبژاردنە نیوەیەکاندا کۆمەڵە کەسایەتی بەتایەتی لەسەر ئاستی نوێنەرایەتی لە دەروی وڵات و هەروەها نوێنەری وڵاتە یەکگرتوەکان لە ڕێکخراوی ناتوانە یەکگرتوەکان لە جومنی ئاسایش کە جۆن بۆڵتن بوو کە یەکێکە لە محافزکارە نوێەکان و کەسێکی تون بوو بە هەڵوەکان ناسراوە و تا ڕادێکی زۆریش باوەڕی بە مؤسساسی نێودەوڵەتی نیە، هەندێک باوەڕی بەهێز و بەهێزی ئەمریکا خۆی هەبوو و هەروەها گۆڕینی ڕامسفێلد دۆناڵد ڕامسفێلد وەزیری وەزیری بەرگری و سەرۆکی پنتاگۆنی ئەو کاتە ئەم گۆڕانکاریانە دەست پێ کرد. بەدوای ئەویشدا کۆمەڵێ تەنەزولات بۆ نەرمی نواندن لە سیاسەتی دەرەوەدا لە ئیدارە یەکەمدا جۆرج بوش دیفاعی لە هەردوو شەڕی ئەفغانستان و عێراق دەکرد بۆی کە ئەمانە سەرچاوەن بۆ هەڕەشەی بۆ هەڕەشەن بۆ ئاسایش و ئاسایش ئەمنی نێودەوڵەتی. بەڵام ئەگەر ئەوەی ئەفغانستان تا ڕادێک مەشروعەتێکی بێت لەوەی عێراقدا تووشی ڕەخنەیەکی گەورە بۆیە لە سەردەمی واتە دوای گۆڕانکاریەکان ناچار خیتابەکانی جۆرج بوش گۆڕابەوەی کە ئەم گرنگی بە گۆڕانی سیستم نادا بەمانەکەی لە ناوبردننی تیرۆر هێندەی گرنگی بە بڵاوکردنەوەی دیموکراتیەدات واتە نەرمی نواندێکی نوان لەسەر ئاسی سیاسەتی دەرەوە کۆمەڵە لە تەنازولا ڕوویە لاسەر ئاسی ناوخۆشە بەتایبەتی لە گۆڕانکاری کەسەکانە پێم وابێت دیموکراتەکان سەپاندیان کە ئەو کەسانە و ئەو پۆستانە لە دەست بەشێک لە کۆمارێت توندەکان بگۆڕێ بۆ کۆمەڵ. زۆر باشە مامۆستا ئەگەڕێنمەوە لە میوانەکەمان لە واشنگتۆن و ڕۆژنامەنووس دەخیل شەمۆ لەگەڵمان ئامادەیە. کاک دەخیل ئەم کاتت باش ئەو ئەنجامی کە لە هەڵبژاردنەکانی دوێنەیە بینیمان ئایا دەرەنجامی شکستی سیاسەتی ناوخۆیی ئۆبامایە یان لەسەر ئاسی شکستی سیاسەتی دەروی ئەمریکادا ئەم ئەنجامانە گۆڕانی بەسەرا هات و ئایا کاریگەری ئەم ئەنجامە چیە بێت لەسەر پرۆژەکانی ئۆباما؟ ئەلبەتە کاریگەری ئەوە یانش ئەنجامەکانی هەڵبژاردن لەبەر کاریگەری سیستەمەکانی ناوخۆ دەرەوە هەردوو پێکەوە بەڵام ئەنجامەکان چی دەبێ یان کاریگەری چی دەبێ لە داهاتوودا ئەوە خۆتان دەزانن 2 ساڵ ماوەی سەرۆکاتی ئۆباما ماوە. ئۆباما کێشەی زۆر گەورەی هەبوو لەگەڵ ڕێکخراوەکان لەسەر ئاسی ناوخۆ لەسەر مەسەلەی مەسەلە ئابووریەکان مەسەلەکانی ناوخۆی ئەمریکا بچکە لەوەش لەسەر سیاسەتەکانی دەرەوە. هەردوو ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەران بەدەست کۆمارەکان بێ ئەوە ڕێگرن لە زۆربەی سیاسەتەکانی ئۆباما لەم 6 ساڵی ڕابردوودا لەوانە مەسەلەی سەرەکانی دەرەوە کە زۆر کۆمەڵێکی سیاسەتەکانی ئۆباما بوون بەرامبەر بە سووریا بوونا مەکی یەکێکدا هەرە ناوبانکی تیشی سیاسەتەکانی ئۆباما و هەموو کاتێکش دەویست زیاتر بەهێزتر زیاتر تونتر بێ بەرامبەر بە ڕێژیمی ئەسەد و یارمەتی ڕکابەری سووریان ئۆپۆزیسیۆنی سووری بداتن. ئەوە بێجگەلەوەی کە تیرۆریست هاتووە ئاراوە ئەوە دیسان کۆمەکان بەگشتی ئێستا بەگشتی دژی ئەوان کە بەڵێ کاک دەخیل ببوورە پێم وابێ کێشێک لە دەنگەکەیە هەیە داوا لە هاوکاران مەکەم لە ژووری کۆنتترۆل کە هاوکارمان من لەوەی دەنگی کاک دەخیلمان بۆ چاک بکەن و پاشان ئەگەڕێمەوە لای جەنابەت. مامۆستا چارەنووسی ئەو پرۆژانەی ئۆباما چی دەبێت لەسەر ئاستی دەرەکی
کە بەدەستێوێتی بەتایبەت لە مەلەفی سووریا و مەلەفی عێراق و بەتایبەتیش مامەڵەکردن لەگە مەلەفی ئێرانە چارەنووسی ئەمانە چیە بێت لە پاشەم ئەنجامانەوە پێم وایە لە سووریا زەختێکی زیاترە بێت لەسەر ئۆباما بۆی تونتر بێت لە مەلەفی سووریا لایکردنەوەی کێشەکە لە ئێرانە پێم وایە زەختەکە بۆ ئاڕاستەیە بێت کە ئەو سیاسەتە اقتصادیانی ئەو توندی اقتصادی کە ئۆباما بەرامبەر بە ئێران گرێتیواتە تەنها خیاری اقتصادی تاکۆیسە بەکارهێناوەی بە سەپاندنی کۆمەڵە سزای ئابووری تەنان لە ئەنجومەنی ئاسایشە هەز بڕیارێک دەرچوێ بۆ سزادانی ئێران لەژێر بڵێن پشت بەس بە مادەی 41 فەصلی حوتی میساقی نەتەوە یەکگرتوەکان بووە کە لە کۆمەڵە سزای جزئی لە بواری گەیاندن و مامەڵەکردنی اقتصادی و پەیوەندی زیاتر تێناپەڕە ئەویش بە شێوەیەکی زۆر جزئی بۆ هەندێک کەرت و هەندێک موسسات هەندێک ئەشخاصی گرتوێتەوە پێم وایە زەختەکە زیاتر بێت کە کەم تونتر بێ بەڵام ناگا بۆ ئاستی کە خیاری سەربازی خیاری هەرە لە پێش بێ خیاری اقتصادی هەر بەردەوامە بێ بەڵام ئەوەی کە کۆمارەکان داوا لە ئۆباماکان کە ئەم خیارە ئەم بژاردە سەر بە ئەم ئابووری کە پێویستە بەرامبەر بە ئێران بژگیرێتە بێت پاڵ پشت بێ بە دوورنەخستنەوەی خیارێکی سەربازی خاوەن میزداقیت واتە هەندێک جار بەکارهێنرێت لە لێدوان تەسریحاتەکانە کە خیاری سەربازی خیارێکی دوورخراوە نییە لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران بەڵام ئەتوانم لەم ئێرانیش بۆ وڵاتانی جیهانی گرتنەوە ئەو قەناعەتی کە ئەم خیارە سەربازیە لە سەردەمی ئیداریەوەمان خاوەن میزداقیەتێک نییە چونکە لە سیاسەتی ئۆباما تا ڕادێکی زۆر با بڵێن خیاری سەربازی بۆ یەکلاکردنەوەی مەلەفەکان خیارێکی دوورخراوەیە هەرچەندە ئاماژەی پێکێک کە دوا خیارە پەنای بۆ بین بەڵام خاوەن میزداقیەتێ نییە کۆمارەکان زەختی لەکەن کە سیاسەتە اقتصادەکەی تونتر بێ بەتایبەتی ئەگەر لەم ماوەکەمەی کەماوە ئەگەر بێت و نەگەنە ڕێکەوتنێک کە طرفی ئەمریکی و بەتایبەتی هاوپەیمانەکانی و ئیسرائیلیش لە ناوچەکە ڕازی نەبێ بەم ڕێکەوتنامە لەبەرەوە پێم وابێت ناتوانێت لە ئێران باشە ئەی فشارەکان ینی پێ دوایە فشارەکان بگەنەوە ئاستەی کە گۆڕانکاری لە هەندێک پۆستی هەستیارا بکە بۆ نمونە لە وەزارەتی دەرەوە لە کە سەرکردایەتی سیاست دەرەکی ئەمریکیەکە یان لە پەنتاگۆناکە سەرکردایەتی سیاسەتی سەربازی ئەمریکاکە ئەمانە ئەگەری واردن ئاتی ناتوانین بە قەتعی بڵین چونکە ئەمانە تەوقعاتن ئەمانە ئەگەری واردن چونکە ئاسانیشەکە باشە سیاسەتی ئەمریکی تا ئێستا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مامەڵەکردنی لەگەڵ مەلەفەکانی سووریا عێراق ئێران سیاسەتێکی سەرکەوتوو بووە ینی بواری ئەوەی تیا هەیە کە بۆشایی ئەوەی تیا هەیە کە کۆمارەکانە بۆشایە بقۆزنەوە بکەنە فشار بەسەر ئۆباماوە بەتاشیلەوەی کە ڕخنەی گەوری کۆمارەکانە لە سیاسەتەکانی ئۆباما لە ناوچەکەدا بریتێلەوەی کە ئەمریکای لە مووقفی ئیستثنائیەتی ئەمریکی گۆڕیەوە بۆ زۆعفی ئەمریکی چونکە کۆمارەکان لە پێشتردا بەتایەتی لەسەر دەمی جۆر بۆشی کووردا ئاماژیان بۆ کرد وە زۆر نووسری ئەمریکی لەوانی کە زیاتر بعد لە قۆ هەیمەنەی ئەمریکیەکەن باسییان لەوە کرد کە ئەمریکا هێزێکی ئیستثنائیە لەڕۆ تەنانەت لە مێژووشدا بە پێچوانەی ڕاپۆرتەکانی پێشووکە لەسەر دەمێکە هەڵاتون و پاژماوەی خۆیان بەرەوە چۆن ئەمریکا ئەتوانێت بەرداوامی بە هەیمەنی و بە هەژبوونی خۆی لە سیاسەتی نێودەوڵەتیدا و ئەتوانێت هێزێکی ئیستثنایی بێت کە هەموو وڵاتان وەکو قدوەیەک چاوی لێکن وەکو پێشڕەوی دیموکراتی و پێڕستنی مافریکانی مرۆڤ لە جیهاندا لەم مووقیفەوە کە لە دوای جەنگی ساردەوە بۆ دروست بۆ پیان وایە ئۆباما هێناوێتە مووقفی زۆعفی ئەمریکیەوە واتە یا زۆعفی ئیستثنایی و هەرگیز ئەمریکا لاوازیەکی وای خۆی بە مێژووی خۆیان نەبینیوە لە سیاسەتی نێودەوڵەتیدا بۆیە بەڕای کۆمارەکان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا سەرکەوتوو نەبووە لە بەڕێوەبردننی مەلەفەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە من پێم وایە ئەولەویەتەکە بەم شێوەیە دووبارە داڕێژێتەوە یەکێک لەو گۆڕانکارانەی کە ڕووەدات بریتە بێت لە گرنگیدانێکی زیاتر بە ئیسرائیل کۆمارەکان ئەم زەختە لەوەکەن کە لە پێشوودا ئۆباما ڕەنگە زۆر کەم تەرکیزی لێ سەر قەزەی فەڵەستین و ئیسرائیل لە حیوارە ئەم تەسیری کۆمارەکان زیاتر بۆ ئاڕاستە بێت کە فشارەکە هێندەی بۆ فەڵەستینەکان بێ هێندە بۆ ئیسرائیلەکان نەگوێت کە بۆی جارێکی گفتوگۆکانی ئاشتی ببوژێنێتەوە واتە فشار زیاتر بۆ سەر لایەنی فەڵەستینی بێ نەکو ئیسرائیلی هەروە مەلەفی دۆم بریتێ بێت لە نەوت واتە گرنگیدانی زیاتر بنوت کە لە پێشتردا ئۆباما بۆی کەمتر گرنگیدانەکانی بە سیاسەتەکانی دەرەوەی لەوانێ مەلەفی نەوت تەڕازوعی کردوێت مەلەفی سێم بریتێ بێت لە ئیرهاب لە مەلەفی ئیرئابە پێم وابێت سووریا دیسانەوە و قەزەی سووریا گلاکردنەوەی کێشەی سووریا وەر لێدان لە ڕێکخراوی داعش و زەختکردن لەسەر حکوومەتەکەی عێراق حکوومەتی ئابادی بۆ ئەوی جارێکی تر بتوانێت هێزەکان هەمووی کۆکاتەوە و متمانە لە نێوان هێزە عێراقەکانە دروستکاتەوە حکوومەتێکی پتە و تەنانەت ئەگەر پشت پەنابن بۆ سەحوەکان جارێکی تر بۆ ڕوبەڕوونەوەی هێزە تونڕەوەکان یا هێزی داعش لەمانەیە هەمووی زەخت دروستەوێت لە مەلەفەکانی کۆمارەکانە بێت کە ئۆباما بەڵام لەم مەلەفی سووریایە دەرچێت لەگەڵ عێراق و داعشە پێم وایە بێ زەختەکانیان زۆر کەمتر بێت لە مەلەفی ئێرانە تەنانەت لە تەدەخولاتەکان لە ناوچەی وڵاتەکانی عەرەبیە ئەوەی کە زۆر گرنگە بێ بۆ کۆمارەکان لە دەستادا سووریا و عێراق و داعشە بێ کە کۆتایی بەمە بێن بێ بۆیە پێم وایە دیسان و دووارێکەوە کە لە مەلەفی ئێراندا زەختەکان تەنها ئەوە بێ کە داوا لە ئۆباماکان
لە سیاست اقتصادیەکانیە تونتر بێ و خیاری عسکەری بە دوور نەگرێت ئەو خیار عسکەری نەک تەنها بە باسکردن بەڵکو خاوەن میزداقیەتیش بێ کە بە فعلی ئەگەر هاتوو ئێران نەگەنن نەتیجە لەگەڵیدا زەختەکانی بۆ سەر دوورکەنەوە بەڵام هەر لە خیاری اقتصادی تێناپەڕێت. بەڵێ دەستە خۆش بێت ئەگەڕەمەوە لای میوانەکەم لە واشنگتن ڕۆژنامە نووز دەخیل شەمۆ کاک دەخیل لەم جارەژم کاتت باش پێشە پرسیاری ئەوم کرد کە ئەم ئەنجامانە کاریگەری چی ئەبێت لەسەر سیاسەتی دەرەکی ئەمریکی یان ئاخۆ ئەمانە ئەنجامی شکستی سیاسەتی دەرەکی ئەمریکیە یان بۆشاییەکە لە ناو سیاسەتی ناوخۆیی دیموکراتەکانەوە چارەنووسی و پرۆژانەی ئۆباما لە ناوخۆی ئەمریکا لە سایه ئەم گۆڕانکاریەوە لە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەراندا بەکوێ ئەگا بە تایبەتیش ئەو یاسای چاکسازی پزیشکی کە ماوەی پێم وایە 6 مانگە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لە ئەمریکایە. بەڵێ کاکر بوار وەکو میوانەکەش ئاماژەی بۆ کرد بابەتەکە مەسلەی زەختە ینی فشاری کۆماریەکانە بەسەر حکوومەتی ئۆباما لە ئاستی ناوخۆوە زۆر ڕەخنەی هەبووە ڕەخنەیەک جیراوە لای کۆماریەکان بە تایبەت ئەو بابەتی کە باس کرد کە پێ دەڵێن هێڵث کێر یان ریفۆرمی تەندروستی یان چاودێری تەندروستی البته کۆمەریەکان پێیان وایە کە ئەمە پارەیەکی زۆر لە خەرجی حکوومەت لە حکوومەتەوە بۆ ئەم دەڕواکەچی ئەوانە بەرنامەی خۆیان هەیە بە بێگومان ئەمانە دێن دەڵێن کە کۆمەریەکان هەندێکیان وادیان داوە کە بێن ئەگەر هاتوو خۆیان هەردوو ئەنجومەن ئیسینات و نوێنەران بە دەستیانەوەیە دیسان پێداچوونەوە بکەن لەسەر ئەم بەرنامەیە بەڵام وەکو میوانەکەش ئاماژەی کرد مەشەوە مەسەلەی فشارە فشاری گەورە پێم وایە کە کۆماریەکان بتوانن بێخنە سەر ئۆباما فشارە لە بواری و توێژەکان لەگەڵ ئێراندایە لەسەر ئاسی دەرەوە ئێران ئێستا ڕەنگە ببێ بابەتی هەرە گەورە و گرنگی کۆماریەکان کە بێخنە پێش چکە خۆ دەزانی چەند هەفتێکی ماوە دەبێ ئێران لەگەڵ ئەنجومەنی یان کۆمەلگا نوێنێتەوەی بگاتە چارەسەریەک بووم بە بابەتی ناوەکی بێجگە لەوەمە بابەتی سووریا و بابەتی شەڕی تیرۆر لە هەرێمدا کۆماریەکان هەموو جارێ دەڵێن کە سیاسەتی ئۆباما و سیاسەتەکانی کۆماری جمهوریەکە یان دموکراتەکان هەموو وەختێک نەرمە بەرامبەر بەوانە ئەوانە پێ ڕازی نین ئەوانە دەیانەوێت زیاتر فشار بێخنە سەر دیکتاتۆرەکانی وەکو ئەسەد ینی ئەگەر مەکین چەند ساڵێکە کە باسی ئەوە دەکرد بداتی شەڕی سووریا مەکین زۆر هەوڵی دەدا کە زیاتر ینی حتا ئەو وەختە داوای تەدەخلی ئاسکەری دەکرد لە سووریادا ئێستا ڕەنگە بابەتی تەدەخلی ئاسکەری کەمێک دوور بێ لە ڕاستیە بۆ ئەمریکیەکان چووکە ناوخۆی ئەمریکا ڕەنگە ئەو شتە قبول ناکات بەڵام دیسانەوە کۆماریەکان ئەگەر بین و کە دەسەڵاتیان گرتە دەست زیاتر فشار دەخنە سەر ئۆباما بۆ ئەوەی کاری زیاتر بکات بۆ ئەوەی زیاتر یارمەتی ئۆپۆزیسیۆنی سووری بدا بۆ نمونە یەکێک لەوانە. بەڵێ کاک دەخیل سەبارەت بە سیاسەتی ناوخۆیی دیموکراتەکان ئایام ئەنجامات چه فشارێکە خاتە سەر سیاسەتی ناوخۆیی دیموکراتەکان لە ئەمریکایە پرسیارەکەی تۆ بەڵێ سەبارەت بە سیاسەتی ناوخۆیی دیموکراتەکان کە ئێستا سەرۆکایەتی لە دەستی دیموکراتەکاندایە گۆڕانی ئەم ئەنجامە یان هەژمونی زیادبوونی هەژمونی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران و لە ئەنجومەنی پیرانە چه فشارێکە خاتە سەر سیاسەتی دیموکراتەکان لە ئاسی ناوخۆدا چارەنووسی ئەو پرۆژانەی ئۆباما کە لەسەر ئاسی ناوخۆیە بۆ دوو خول لەسەر یەک توانی پێی ببێتەوە بە سەرۆکی ئەمریکا بەکوێ دەگەن ماوەکە 2 ساڵن تا 2 ساڵێتر دیسان هەڵبژاردنەکان دەکرێنەوە بەڵام لەسەر ئاسی ناوخۆیە بە تاکید فشارێکەکە لەسەر بابەتی نەوت دەبێ ئەوەی کە پرۆژەیەک هەیە ڕاکێشانی نەوت لە کەنەداوە بوونەوە ئەمریکا دیموکراتەکان هەموو جارێ دژی ئەوەن بە بیانووی ئەوەی ئەوە دژی ئەنڤایرمنتە یانیش گەشت و هەوایە یانیش ژینگایە ئەمە کۆماریەکان زیاتر ئەمانە خەمیان نییە خەمی کۆماریەکان ئەوە کە ئاعتیمادی ئەمریکا لەسەر ئەمریکا بێ یان سەر وڵاتانی دیکە بێ ئەتیمادیان لەسەر وڵاتانی کەنداون کەم بتەوە بۆ مۆزوعی بابەتی نەوت و بابەتی وزات بابەت هەرە گرنگەکە ئەوەیە چاودێری تەندروستی احتیمال ئەمە بۆ کۆماریەکان کەمێک سەخت بێ بتوانن ئەو بڕیاری کە ئۆباما داوێتی بۆ ئەم بابەتە سەخت بێ ئەوانە بتوانن جارێکردنی بکەنەوە بەڵام نازانی چۆن دەبێت هەردوو ئەنجومەن زۆرینەن ئەوجا بزان چۆن دەکە بەڵام
کێشەکە لەوەشدایە ئۆباما مافی ڤیتۆی هەیە یعنی ئەگەر هەر وەختێک سینات بڕیارێک پەسەند بکاتن ئۆباما مافی ئەوەیکە ڤیتۆ بکاتن و بڕیارەکە تێنەپەڕێت بۆیە ڕەنگە لە وەختێکی کەما زۆر گۆڕانکاری گەورە نەبین لەسەر ئاستی ناخۆشە گۆڕانکاریەکان زۆر زوو دیار نەبن. بەڵێ زۆر باش ئەگەڕێمەوە لات کاک دەخیل مامۆسا کۆماریەکانیان دیموکراتەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سیاسەتیان بەکارهێنانی سوپایان شەڕەکانیان لایەنی ئابوووریان بۆ کەمەنەتەوەکان و بە تایبەتیش لەو نێوەدا بۆ کورد سوودمەندترە ینی حکوومەتی هەرێم ماوەیەکی زۆر بەرپرسانی کورد قسەیان لەسەر سیاسەتی ئیداری ئێستای ئەمریکا هەبوو کە هاوسۆز نییە لەگەڵ کێشەی کورداکە کەم تەرخەمە بە جۆرێک لە جۆرەکان پێم وایە ئەوە نەتیجێکی ئاساییە کە دیموکراتەکان بە تایبەتی دارەوەمان کەمتر گرنگی بە سیاسەتی دەرەوەدا واتە مهتەم نییە بۆ قەزیانی یا بە نسبەتێکی کەم مهتەمە بۆ قەزیانی کە لە دەروی خۆیدا بە تایبەتیش کە لە دەروی هەرێمی خۆیەتی یا لە دەروی دۆستەکانێتی لە ئەوروپا کاتە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە زۆربەی زۆری قەزەکانی بەجێش بۆ هێزەکانی ناوچەکە لێرەوەیە کە هێزە بچووکان ڕەنگە زیانمەند بن لەم سیاسەتی ئیداری ئۆباما بە پێچوانەوە کۆماریەکان هێندەی بە دوای حەسمی کێشەکانەوەن لەوانەیە ئەو هێزانەی کە پشت بە هێزێکی بەهێزتر ئەبەستن لە دەروی هەرێمەکە سوودمەند بن لە سیاسەتانەی کە ئەگەر کۆماریەکان تەوەجوهێکی تەدەخولی زیاتران هەبێت کاتە کاتە هێزێکی لاواز لە ناوچەیەکدا کەمە نەتەوایەتیەک یا گروپێکی ئیتنی چی مەزهبی بێ چ ئاینی بێ چ قومی بێ لە کێشیان هەیە لەگەڵ دەوڵەتەکانەکە دەوڵەتەکان زلهێزترن هەمیشە بە دوای سەرچاوێکی هێزاگرن لە دەروی خۆیان چونکە لاسەنجەیەک هەیە لە علاقەکە یا لە ململانەکە لەگەڵ بەرامبەردا لەم کاتێدا سەرچاوی هێزەکە لە دەروی هەرێمەکەی خۆمانە لە قازانجانە بەتایەتی لە هێزێکی وڵاتی یەکگرتووەکان ئەمریکا کاتێکی وڵاتی یەکگرتووەکان ئەمریکا مهتەم نابێ بەم قازیانە بە نسبەتێکی کەم مهتەمە یا بەجێڵێ بۆ وەکو کێشێکی ناوخۆیی صرف تەنها سەیرەکە کەواتە ئەتوانین بڵین بە زیانی ئەم هێزە بچووکانە ئەگەڕێتەوە لێرەوەی ئەگەر کۆماریەکان زیاتر تەدەخڵکەن و حەسم بن کێشەکان زیاتر یەکلاکات بەڵام ئەم مانایوانە هەموو کاتێک یەکلاکردنەوەی کێشەکە بە سوودی کەمەناتایەتەکانە بە گروپ ئەتیم قۆمیەکانە بێتەوە چونکە زۆر جاری وایە ئەم کۆماریانە بە دوای بەرژەوەندی ئاگەرن بەرژەوەندیەکان زۆر جار لەگەڵ خودی دەوڵەتە مەرکەزیەکە یەکەگرێتەوە و لێو مامەڵەکان لەگەڵ کێشەکاندا بە تایبەتی ئەگەر بەرژەوەندی نەوت و ئەمنی قومی ئەمریکا لە ناوچەکەیاتە بەرژەوەندی حیوەکانی ئەمریکا ناوچەکە وەکوی لەگەڵ وڵاتانی کەنداوە هەیە وەکوی لەگەڵ ئیسرائیلانە هەیە ئەگەر نەکەێتە بەرهەڕەشە هەشت تەڕەفێ لەگەڵ ئەو بەرژەوەندیان ئەوان بگرێت ئەوان زیاتر سوود بەو لایەنەیەگەن زۆر باشە مامۆستا گۆڕانی ئەم هاوکێشەیە لە ئەمریکایە لە کاتێکا کە هێزێکی وەکو داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەری هەڵاوە بە هێزێکی زۆرەوە کەواتە ئەمە ڕامانە کێشە بۆی ڕۆڵی کەنیسە چی بووە لەم ئەنجامانەی کە لە ئەمریکایە گۆڕانکاری بەسەرا هات پێم وایە کەنیسە وەکو موەسسەسەیەکی دینی لە وڵاتە کەمترین یان کاریگەریشی کەمی هەیە لەسەر سیاسەت دەری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕاستە کۆمەڵگەی ئەمریکی وەکو عەقیدە کۆمەڵگەیەکی ئاینیە و توانین بڵێن بەپی کتێبەکەی تۆن ساموێل هانتینگتۆن گەورەی نووسەری ئەمریکی من نحن کە باز لە ناسنامەی ئەمریکیە کایشە لەوان ناسنامەی ئاینی ئەمریکیە بە ڕێژەیەکی زۆر بەس کۆمەڵگای ئەمریکی کۆمەڵگایەکی ئاینیە توانێت ینی هەندێک جارە لە فول کۆمەڵگایەکی ینی مقارنتە بەراورد بە کۆمەڵگاکانی تری جیهان بەڵام ئەمە لەسەر ئاستی کۆمەڵگایەوەتە لەسەر ئاستی ئازادیە تاکە کەسەکانی کۆمەلگا کێتە سەر ئاستی سیاست کۆمەلگایکی ئەلمانیە واتە ئەوەی کە تەحکومەکە لە داڕشتنی سیاسەتی ئەو وڵاتە بە تایبەتی لە دەرەوە بریتە لە بەرژەوەندی نۆک و تەسیری ئاین مێژووی ئەمریکا ئاماژەی تایە بۆ کاریگەری ئاین تەنانەت کۆماریەکان بە تایبەتی محافظی پارێزگارانەکان لەسەر دەمی جۆر بۆردا و لە سەردەمەکانی پێشوجا ئاماژیان بە هەندێک تەبریراتی ئاینی کردووە بۆ ئەرک و مەسئولیاتی ئەمریکا لە جیهاندا بۆ تەدەخڵکردن بۆ نمونە ئەمریکا گەلێکێکە مەسئولیاتی خوایی لەسەر بۆ پاراستنی بڵین پاراستنی گەلانی دنیا یا پێشڕەوەیکردنی جیهان بۆ ئازادی و مافی مرۆڤ واتە وەکو مەسئولیاتێکی ئاینی خواوەندی جاریوە تەبریرێنەوە بەڵام ئەم تەبریرێندێ لە خیتابات ئایاسە لەسەر ئەرزی واقعیە ئەوەی کە ئەرزی واقع بریتە لە بەرژەوەندی با تەبریراتەکانیشان هەندێک جار تەبریراتی ئاینی پێ بێ کاتە بە نیسبەتێکی زۆر کەم ئاین یا کەنیسە ڕۆڵی هەیە هەندێک جار لەلایەنی بەرامبەرەوە ئەمە داڕێژراوە بام خاڵم نەبی نەچێت بۆ نمونە لە شەڕی عێراقدا لە ساڵی 2023دا لەوانەیە هێزەکانی شەڕ ڕۆژڵاتی ناوەڕاست بێ کە وتیان ئەمە جەنگێکی نوێی مەسیحی یا سەلیبیە بەرامبەر بە ئیسلام
ئەمە هەندێک خیتابی ڕۆژڵاتی ناوەڕاستە یا وڵاتانی جیهانی عەرەبی و ئیسلامیە هێندە خیتابی ئەمریکی نییە بۆیە لەوانەیە ئەم بۆچوونە شەبێک ئەمە دیسانە جەنگێکی سەلیبیە یا خاچپەرستیە یا شەڕێکی لە بەپێستی ڕای حەزارات بێ تیۆری ململانی شارستانەکان بێ نێوان مەسیحێت و ئیسلامە بەڵام هێندەی پێم وابێ ئەم تەفسیرە تەفسیرێکی ڕۆژهەڵاتیە یا شەرقیە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هێندە تەفسیرێکی غەربی نیە و ناتوانین پشتی پێ بەستین. زۆر باشە. کاک دەخیل گۆڕانی ئەم ئەنجامانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئۆباما لە ماوەی 2 ساڵی داهاتوودا گرنگیەکی زیاتر بە سیاسەتی دەرەوەی خۆی باوە بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوە هەرێکە لە مەلەفەکانی سووریا و عێراق و ئێرانیش تا ڕادەیەک یەکلا بکاتەوە. پێم وایە بەڵێ ڕاستە ڕەنگە گۆڕانکاری بکرێ بە دوو وەکو گوتمان یەکەم لەژێر فشارە هۆی دووەمیش کەم ساڵی ماوە و گەڕی دووەمی سەرۆکایەتیە ئەوجا خەمی نییە کە لە 2 ساڵی داهاتوودا خۆی دەرناچێت بەڵام کێشەکە لەوەدا ئێستا دیموکراتەکان بیر لەوە دەکەن بۆ هەڵبژاردنەکانی دوای 2 ساڵی تر سەرۆکاتیە ئەوجا یەک لە سەی ئەندامانی سیناتە ئەوجا هەموو ئەنجومەنی نوێنەرانە ینی خەمی هەڵبژاردنەکانی دوای 2 ساڵن گۆڕانکاری ئەیکا گۆڕانکاری دەبێ ڕەنگە ئەگەر جاران حەزی لێ نەبێ لە ژێر فشاری ڕای گشتی ئەمریکا بێت توانای ئەوەی نەبێ خۆی زۆر چووکە دەزانی زۆر ئۆبامە زۆر وعدی بە خەڵکی دەداکە سیاستەکەی ئەوە جێیشی ئەمریکی لەشکری ئەمریکی لە دەرەوە نەمێنێ ئەوە بوو لە عێراقشاندیەوە ولا ئەفغانستانەوە دەبینین تەدەخل ناکە لە شەڕەکانی دیکەدا ئێستا بێت بیانوویەک بدوێتەوە بدێ ئەها کۆماریەکان داوا لە من دەکەن لە ژێر فشاری کۆماریەکانە ئەو سیاست دەکەن یانش سیاست تر بەرامبەر بە ڕۆژناوە بەرامبەر بە ئێران بەرامبەر بە سووریا بەرامبەر بە رووسیا پەیڕەو بکات لەبەر ئەوەی گوتمان یەکەم شارەکە دووەم بیانووی دروست بووەکە لەژێر ئەوە سیاسەتی باشە کاک دەخیل پێ وایە کە سووریا یان ئێران لە ئەولەویەتی سیاسەتی دەرەکی ئەمریکا لە 2 ساڵی ئایندەدا ئەبنە مەلەفی یەکەم. من پرسیارەکەت نەگەشتم بەڵام پێم وایە سیاستەکانی دەرەوە مەبەست ئەوەیە کە دەبن مەلەفی یەکەمی بەڵێ ینی لە ماوەی 2 ساڵی داهاتوودا ئایا لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گرنگیەکی زیاتر بە یەکلاکردنەوەی مەلەفی سووری ئەدرێت یان هی ئێرانی؟ پێم وایە مەلەفی ئێرانی دەبێت ئەگەر کۆماریەکان مەلەفی هەردووچی ئێران و سووریا شەرد بۆ کۆماریەکان زۆر گرنگن وە نەک هەردەنهاوە حتا مەلەفی ئۆکراین و رووسیاش بۆ کۆماریەکان گرنگن کە وەکو گوتم لە دەستپێکی قسەکانمان کە هەموو جارێک کۆماریەکان ڕخنە لە دیموکراتەکان دەگرن لەوە ئەوەی کە نەرمن لەو سیاستە لە سیاستەکانی دەرەوەدا زۆر نەرمن بەرامبەر بەم کێشانە ئەوجا بۆیە گۆڕانکاری دەبێت 100% چونکە کێشەکە لەوەدا سیاسەتەکانیان بۆ 2 ساڵی داهاتوو چۆن دەبێت ئێستا وابزانم 70 ساڵەکە ئێستا حاڵەتێک ڕووی داوە لە 70 ساڵە ڕووی نەداوە هەردوو ئەنجومەن سینات و نوێنەران بێجگەلەوە گەڤەرنەر یان حاکمەکانی زۆربەی ویلایەتەکان کەوتونە دەست کۆماریەکان ئەویش هەموو خەڵکێک دەلێ لەبەر سیاسەتە خەڵەتەکان یان سیاسەتە ناڕاستەکانی ئۆبامەن بە تایبەتی سیاسەتەکانی ناوخۆ و ئەوجا دەبێ کۆماری دیموکراتەکان دەست پێ بکەن گۆڕانکاری بکەن لە سیاسەتەکانی ناوخۆی خۆیاندا بۆ ئەوەی کاندیدیان هەبیان سیاسەتێکیان هەبیان بۆ چۆنێکیان هەبێ بۆ هەموو کێشەکانی ناوخۆ و دەرەوەش. بەڵێ باشە کاک دەخیلکەواتەم ئەم ئەنجامی کە دوێنێ لە هەڵبژاردنەکاندا هاتۆتە بەرهەم دەرەنجامی سیاسەتی دیموکراتەکانە لە ئاستی ناوخۆدا پەیوەندی بە شکستی سیاسەتی ئەمریکی یان ئەوەی کە باسەکرێت شکستی سیاسەتی ئەمریکی لە دەروی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە ئۆکراین و بەشێکی تر لە جنوبی شەرقی ئاسیا پەیوەندی بەمانەوە نییە. پێم وایە بە دەرەجەی یەکەم لە ئاسی ناوخۆیە لە سیاسەتەکانی ناوخۆدا ئەو جا سیاستەکانی دەرەوەدا ئەو جا لە ئاسی سیاسەتەکانی دەرەوە بەڵام لە سیاستەکانی ناوخۆی دیموکراتەکان شکستیان هێناوە زۆر شکستی گەوریان هێناوە زۆربەی کێشەکان ناتوانێت چارەسەر بکەن تا ئێستا بۆ کێشەی پەنابەنات
کە ئۆباما بەوە هاتووە بەوە یەکێک لە هۆیەکانی کە خەڵک و گەنج و ئەوانە دەنگیان بە ئۆباما دەدا ئەوانەی خەڵکی دەرەوە بوون کە ئەوەی ئیمیگرانت کە پەنابەرەکانن لەناو ئەمریکادا دەویست کە قانونێکی نوێ بۆیان قانونێکی نوێ هەبێ لە ئەمریکا ڕێگا بدا بەو خەڵکانە لە ئەمریکا ببینن بە شێوەیەکی ڕسمی ئەوە بێزگەلەوە مەسلەی هاوجنس بازان مەسلەی بڕینی تاکس یان باجەکان یانی باج لەسەر داهات ئەوانە زۆر کێشەی ناوخۆی هەبوو کە ئەمریکەکان پێیان وایە ئۆباما شکستی هێناوە بۆیە کۆماریەکان وەکو گوتم لە ماوەی 70 ساڵدا بۆ جاریەکەمە بەو شێوەیە سەرکەوتنی گەوریان هێناوە یەک و چاوەڕوان ئەکرێت کە لە داهاتوودا دوای 2 ساڵی دیکە دیسان سەرکەوتوو بن و ئەمە یەک جانبی دیکەش لە کێشەکەدا ئەوەیە ئەمە 6 ساڵە دیموکراتەکان لەسەر حکمن پێم وایە هەموو جارێک کە دوو گەڕی سەرۆکایەتی هەبن لایەنی دیکە کۆماری بیان دیموکرات بێ سەرەکەوێ و ئەمەش حالەتێکی طبیعیە ئەمریکیەکان هەموو جارێ دەیانەوێ باڵانس لا هێزەکانە دروست بکەن لە ناوخۆدا مەبەستم ئەگەر سەرۆک کۆماری بێ ئەوە سیناتیان نوێنەران دیموکرات دەبێ و بە شێوەیەک لە شێوەکان ئەو باڵانسە هەموو جاری هەر هەیە هەر دروست ئەکرێ لەناو ئەمریکادا حتا ئەگەر ئەنجومەنەکان و سەرۆکاتی بەدەست کۆماریەکان بێ دەبینی حاکمە ویلایەتەکان زۆربەی کۆماری دەبن یعنی ئەمریکیەکان هەموو جارێ باڵانس دروست دەکەن لە سیاسەتەکانی خۆیاندا. بەڵێ زۆر سوپاس یەکەم ڕۆژنامە نووس دەخیل شەمۆ کە لە واشنگتۆنەوە ڕاستەخۆ لەگەڵماندا بوو زۆر سوپاس بۆ بەشداریت لەم ڕۆماڵەماندا سوپاس بۆ جەنابەت. مامۆستا ئەوەی کە گرنگە ینی لە چاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تەماشای ئەکرێت سیاسەتەکانی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام وەکو باس ئەکرێت ئەوەی ئەنجامەی کە لە هەڵبژاردنەکەی دوێنێ ڕووی داوە دەرەنجامی بەشێک لە لاوازی سیاسەتی دیموکراتەکانە لە ناوخۆی ئەمریکادا کەواتە ئەمە دەلالەتە بۆی کە پێشتر دیموکراتەکان لە سیاسەتی ناوخۆییاندا زۆر بەهێز بوون و بەڵام لە سیاسەتی دەرەکیە لاواز بوون و کۆماریەکان ژ بە پێچەوانەوە هەڵبژاردنەکە بە پێرەی لای ئێمە بەڵێ زۆر دووشەی دووبارەکەت بەس تەقریبا بێ پێرە چونکە سێشەمە وایە پێشەوە پێم وانە تەنها پەیوەندی بە سیاسەتی ناوخۆیەکان بێت دەرەنجامی هەڵبژاردنە واتە لەژێر کاریگەری سیاسەتی ناوخۆی یا شکستی ئۆباما لە سیاسەتی ناوخۆیە دەنگدەری ئەمیشی ئاراسایان گۆڕی بێ بەلایەنەکەی بەرامبەردا بەڵکو پێم وایە سیاسەتی خارجی ئەمریکا و شکستی لە سیاسەتی خارجدا یان لاوازی سیاسەتی خارجیدا ئەگەر نەڵێن شکست لاوازی کاریگەریی گەورەی هەوە ئەگەر کەمتر نەبێت لە ئەگەر زیاتر نەبێت کەمتر نی لە دەرەنجامی سیاسەکانی ناوخۆی ئۆباما پێشم وایە ئۆباما لە دەرەنجامی ما سیاسەت ناوخۆیەکانی زۆر گۆڕانی بەسەرانە چونکە ئۆباما لە ماوەی 2 ساڵی ئایندا بەردەوام بێت لەسەر سیاسەت ناوخۆیەکانی ئەگەر گۆڕانکاری بێشتێکی کەمە لە بەرامبەردا بۆ ئەوەی بۆی کێشە بۆ سیاسەتی دەروی دروست نەبێ واتە بۆی فشارەکانی ئەنجومەنی پیران و ئەنجومەی نوێنەران لە کۆنگرێس تێپەڕێنێ لەوانەیە هەندێک مساوامات کات هەندێک سازشکات لەسەر سیاسەتی دەرەوە لە پێناو بەردەوامبوونی سیاسەت ناوخۆیەکانە بەتایبەتی لە کاتی دەرکردنی برارەکان و موافقەکردن لەسەر بودجەی هەوانی ئەو بودجی بەشە بودجانی بۆ سیاسەتەکانی ناوخۆ دەرخانی کرۆ بەتایبەتی کێشەی چاودێری دارەڵێن بیمەی تەندروستی و هەروە پەنابەران و سیاسەتە ئابوووریەکانی تریشی لەبەرەوە پێم وانێت دەرەجەی یەکەم بۆ سیاسەتی ناوخۆ بێندەی بۆ سیاسەتی دەرەوەی ئەمە یەک خاڵێک لە بیرم نەچێ دەنگدەری ئەمریکی خۆی زوو مەیلی بە گۆڕانە ینی من تێبینیم کردو لە ساڵی 1945 لە جەنگی جیهانی دۆم کە تۆی کۆتایی هاتووە هەمیشە دەسەڵات لەسەر ئاتی سەرۆکایەتی لە نێوان جمهوریەکان و دیموکراتەکانە بەردەوام ئالوگۆڕی کردەوە هیچ کاتی 8 ساڵی تێنەپەڕانە دووخل جاروای یەک خول بووە بەڵام هیچ کاتی 8 ساڵی تێنەوە تەنها جارێک نەبێ کە لە سەردەمی ڕیگانە ڕۆناڵد ڕیگان کە کۆماری بوو دوو فترە سەرۆکایەتی گرتە دەست بۆ فترەی سێم کە دیسانەوە کۆماری بوو جۆر بۆشی باو بوو یەک جار فترێکی گرواتە بە دوای دوو فترەی کۆماریە فترێکی تر هات کە تەنها 4 ساڵ بوو ئەمەش پێم وایە پەیوەندی بە سەرکەوتنی ڕۆناڵد ڕیگان بوو لە بەرامبەر یەشێتی سۆڤێت و نایارە مەترسی دادرەکەیان و کۆتایی هێنان بە جەنگی سار بۆ سەرکەوتوو کە جارێکی تر کۆماریەکان متمانیان بەدەستێنا ئەگەر ئەم ئیسtisنا بچووکەی دەرەکی کە تەنها 4 ساڵ درێژەی کێشاوە لە 1945 تاوەکو ئێستا هیچ کاتێ نەبووە کۆماریەکان و دیموکراتەکان زیاتر لە دوو فترەی لەسەر یەک دەسەڵاتیان بەدەستێنا بێت کەواتە دەنگدەری ئەمریکی جۆرێ لە کولتوری دیموکراتی لای قوڵ بۆتەوە کە هەمیشە دەسەڵاتی جۆزێتەوە بۆ هێزی بەرامبەر بۆ ئەوی لەسەر یەک سیاست و دەسەڵات لایەشێک هەڵنەدات باشە باسی فەشەلی ئەوە کرد لە سیاسەتی دەرەوە من پێم وایە لە سیاسەتی دەرەوە بەڵێ ئۆباما قوربانیەکی زۆری داوە بە
هەیمەنە و بە سومعی ئەمریکی لەسەر ئاسی نێودەوڵەتی لە ئێستادا جیهان پڕە لە کێشە کە بۆ ئەمریکا قورسە با بڵین بتوانێت سەرپەرشتیم کێشانە و ئیدارەیان کات لەسەر ئاسی ناوچە جیاوازەکانی گیان لە ئەوروپادا ئێستا رووسیا هێزێکە منافەسەیەکە لەسەر ئاستی اقلیمی و دۆستەکانی لە ئەوروپا بە تایبەتی ئەوروپای ڕۆژهەڵات تا ئێستا ئەناڵێنن بەدەست ئەو هێزەی کە رووسیا ئێستا جارێکی هاتوۆ سەر شانۆی ئەوروپی تەنان لە دەروی ئەوروپیش بۆ لە مەلەفی سووریا ڕوبەرووی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بێتەوە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزە هەرێمیەکان بە تایبەتی هێزی نایاری تیا وەکو ئێران ینی لەگە سیاسەتەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایان ناگرێتەوە بۆیە ئەمریکا پشت بە هێزە هەرێمیەکانە بەسێ هەندێک پشت بە هێزی تاگلیانی خۆی بەسێ ئەم هێزە هەرێمیانە لە ئێستادا جێ متمانە نین ئێران جێ متمانە نیە تورکیا لە ماوەی ڕابردوو تا لەم 3 ساڵ ئایندا بە تایبەتی لە دوای 2002 تا لە 2003 بە تەحدید لە جەنگی عێراقا پاڵپشتی سیاسەتەکانی ئەمریکای نەکردووە لە ناوچەکە تەنانەت دژ هەندێک جار دژ یا بەناری وەساتۆ لەگەڵ دۆستێکی وەکو ئیسرائیل کە دۆستێکی ئەمریکایە وڵاتانی عەرەبی جێ متمانە نین کەواتە ئەمریکا لە جێژاوێکدا یەکەم ئیعادە تەوزیع قووە لەسەر ئاسی جیهان لەسەر ئاسی هەرێمەکان کە لە هەیمەنی ئەمریکی کەم بۆتەوە هێزی سەرهەڵات دوو لەسەر ئاسی هەرێمەکان کێشەی گەورە هەیە کە ئەمریکا ناتوانێت بەتەنها ڕۆڵی پۆلیسێکی جیهانی ببینێت و کۆنتڕۆلی تا ئەو کێشانەکە و لە هەموو سەرپێچیکارانی یاسای نێودوڵەتی بپێچێتەوە سێ توانای ئابووری ئەمریکا لە پاشەکشەدایە بەرامبەر بە هێزێکی وەکو سینکە لەیدا واتە نەفەقاتی هەموو ئەو پرۆسانەی کە ئەنجامی ئاسان نییە سێ هاوپەیمانە کۆنەکانی نەماوان کە لە سەردەمی جەنگی ساردا بەهۆی ئەو ململانێت توندەی بەرامبەر بە یەکێتی سۆڤێتە بوو هاوپەیمانێکی تند وە پتەویان هەبوو و قەواعیدی یان ڕێساکانی گەمەکە زۆر وازە بوو لە بینی ئەو دوو معسکەرەدا لە ئێستادا کە هێزەکە بەو دەرەجێ هێزە مەترسیدارەکە بەو دەرەجێ وازە نییە هاوپەیمانەکانیش لە هەموو پرۆسەیەک کە ینی پشتیوانی ئەمریکا ناکەن کاتە ئەمریکا لە زۆر حاڵەتا بۆ پشتیوانیی کەم بەجێهێڕاوە واتە بە پشتیوانیی کەم ئەوتوانێت ڕوبەڕوویمان هەموو ئەمانەوای لەکرۆ کە بڵێن لە سیاسەتی دەرەوە لاواز بووە زەعیف بووە هەیمەنەی ئەمریکی وەسڵەمای ئەمریکی زیانی پێگەیشت و ئەمەش تەسیری هەیە لەسەر ئاخر کەلمە بڵێم چونکە ڕەنگە بڵێ ئەی باشە جۆر بۆش بەو قوتەوە بۆ شکستێنەوەنیان دیموکراتەکان کۆمارەکان پێشتر پێم وایە دەنگدەری ئەمریکی لە نێوان دوو خیاردە نەخیارێک ئەمریکا بەو بەقوتیە بەو بەهێزیە تەدەخولکە لە کێشە نێودەوڵەتەکانە نەبەو لاوازەی ئۆباماش واتە خیارێکیان نێ لە نێوانە ئەمەدا نە ئەوەی جۆر بۆش کە ئەو جەنگە گەورانی بەپاکرد نە ئەمەی ئۆباماش کە بە تەواتی زۆر زامانەکانی مامۆستا فەرهاد جەلال مامۆستای زانکۆ وەڵگری ڕۆنامەی مەسەلە لە سیاسەت نێودەوڵەت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ میوانە بەڕێزەکەمان دەخیل شەمە و ڕۆژنامەنووس کە لە واشنگتۆنەوە ڕاستەوخۆ لەگەڵماندا بوو سپاس بۆ ئێوەی خۆشەویستی بینەرانی عزیز کە تا ئێستا بینەرمان بوون تا بێگەشتنەوەمان لە دیدارێکی تر هەموو لایەکان لە خۆشیان